ئازیزانم سڵاوتان لێبێ هاتووینەتە سەردانی یەکێک لە جوانترین و دیارترین و ناوازەترین شوێنەوارەکانی ناوچەی بەهدینان لە قەزای ئامێدی ئەویش شوێنەواری مەدرسەی قوبەهانە، بیناسازیەکی ئاینی و خزمەتگوزاری ڕۆژگاری خۆیەتی لە ناو جەرگەی باخەکانی هاوینە هەواری سۆلاف کە لە پشتی منەوە پاشماوە شوێنەواریەکان و بیناسازیە بە جەماوەکەی مەدرسەی قوبەهان هەیە. لەگەڵم هاوڕێ بن تا گوزەرێکی مێژووی و بە هەروەها زانستی بە مەدرسەی قوبەهان بکەین لە ڕوانگەکانی شوێنی جوگرافیاییەکەی و دروستکردنی بیناسازیەکەی و پێگاتەی بیناسازیەکەی و هەروەها بێتەوە مێژووی دروستکردنەکەی و گرنگی و ڕۆڵی پێگەی ئەم مەدرسەیە لە ڕۆژگاری خۆیان. من ئەچمە ناو مەدرسەکەوە بەو هیوایەوەش هاوڕێم بن. ناوی قوبەهان کە دەیە سەربانەکەی لە کۆندا نۆ قوبە هەبوو، واتە نۆ سەقفی هیلالی یان نیوە بازنەیی لەسەر غورفەی مەختوتات و غورفەی قاعەی تەدریسەکەی شوێنی دەرس خوێندنەکە لەگەڵ بەشێک لە دەروازەکەی و بەشێک لە قاعەکان دەڵێ ناوەکەی لەوە هاتووە پێیانوتوە شوێنی قوبەکان، واتە قوبەهان لە دیالێکتی یاخود زمانی بەهدینان دەڵێن ناوەکەی لێوە توانێکیش دەڵێن لەبەرەوەی یەکەم مەزگەوت لە جیهانی ئیسلامیدا کە قوبەت سەخرایە بۆکو شوبهاندنێک ڕێزێک بۆ ناوە نراوە بۆ چوونێکیش هەیە کە میرقوبات یەکێکە لە میرە دیارەکانی مێنشینی بەهدینان بە ناوی ئەوە کرابێ، بەڵام بە پێی بۆ چوونە بەهێزەکان لە ناو لە شکڵە پێکهاتەکەیەوە واتە وەرگیرابێت، چونکە پێکهاتەی بیناسازیەکەی وا بۆ قوبەی زۆر بەوتیانە مەدرسەی قوبەهان. ئەو ناوە مەوەستمان لە خودی ناوەی قوبەهانەکەیە لێرە وەرگراوێ، بەس ئەگەری ئەوەش زۆرە شوبهاندنێک بێت لە ناوە پیرۆزێکەوە بۆ مزگەوتی قوبەت سەخرا لەوێ وەرگیرابێت. ناوی قوبەهان سێ بووچوونانە، هەندێک بێن ئەوە لەسەس یەکەم مەسجد لە سەردەمی ئیسلام دروست بێ قوبا بێ بە ئەو ناوە هەوتوێ، هەندێکیش ڕێزێک و شوبهاندنێک لەگەڵ یەکێکی دیتەش دەڵێن لە ناوی قوبەهان لە قوبات بەکۆتی باسی لە خڕە نزیکتر ئەوەیە ناوەکە ئێستا پێیاڵێن خەڵکی ئەومەدی زۆردەبی خەڵکی ئەومەدی پێیاڵێن قوپا یان قوبەهان ئەوە بوو جەمعە لە کۆتی خودۆ لێرە نە قوبەی لێ هەبووە، ئەنی ئەوە لە قاعەی تەدریس یەک قوبەی بووە، ئەوەی قاعەی ژووری کتێب دوو قاعەی پێکەوە گرێدای لەبوون، لە ژووری مامۆستا ئەوها شوەسە ئەوە دەبنە 5 لە بەردەی لە حوشەکە لە ئەیوانی قاعەی تەدریس 4 قوبەش دەبوون، 9 قوبەی دەبوون و ژوورەکان هەموو مەسەلەن بەرد و کسل و ئەوە دینە، بەس شێوەزی ژوورەکان مەسەلەن چۆرگوشەینە ناوەڕاستەکەی قوبەیە وەکو قوبەیە مسەطح نییە، بەس بۆنەکەی مسەطحە. ئەگەر باس لە هەڵکەوتەی جوگرافیایی مەدرسەی قوبەهان کەین، لە پشتی منەوە قەزای ئامێدی هەیە کە لەسەر تەختەیەکی لووتکەچیایەکی تەخت هەڵکەوتۆ شێوەی قەڵایەکی سروشتی لە بەردەم یا ڕەزەباخێک و سەوزایەکی زۆر هەیە کانی و ئاوێکی شێرین لە ناو ئەم فێنکایەیە ئەم مەدرسەیە دروست کراوە، واتە جوگرافیاکەی ئەتوانین بڵێن تا ڕادەیەک بە دووری 1 کیلۆمەتر یا هەندێک لە سەرچاوەکان دەڵێن 920 مەتر لە باکووری خۆرئاوای سەنتەری قەزا یاخود شاری ئێستەی ئامێدی قەزای ئامێدی ئەم مەدرسەیە دروست کراوە، بنیات نراوە لە ناو ئەم فێنکایی و ئەم سروشتە جوانەیە. هەر یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی قوتابخانە و مەدرسەی قوبەهان لە ڕۆژگاری خۆیدا کە خوێندکارانێک و زانایانێکی زۆر دیار و لێ هاتووی لێ پەروەردە کراوە و
لێ هەڵکەوتووە لەبەر ئەم هەڵکەوتە و سروشتە جوانەی کەوا مەدرسەی قوبەهانی تێدا دروست کراوە یا خۆت ئەو شوێنەی کە هەڵبژێردراوە بۆ بیناکردنی ئەم مەدرسەیە شوێنێکە بە تەواوی پێکهاتەکانی گونجاوی لە ئاوهەوایەکی سازگار و سەرچاوەیەکی ئاوی شیرین و هەروەها بێتەوە دنیایەک دار و دارستانێکی چڕ و پڕوە بە دڵنیایەوە لە ڕۆژگارانی 500 بەر لە ئێستەی تەمەن بۆ 500 و کەوا ڕۆژگاری بنیادنانی مەدرسەکە بۆ دەبێ ژنگەی ئێرە زۆر خاوێنتر و زۆر لەبارتر و زۆر جوانتر بوو بێت و بە شێوەیەکی گشتی توانین بڵێ مەدرسەی قوبەهان لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیاییەوە لە باکووری خۆرئاوای قەزای ئامێدی سەر بە پارێزگای دهۆک لە ناوچەی بەهادینان لە کوردستانی باشوور هەڵکەوتووە وەکو یەکێک لە شوێنەوارە بیناسازیە ئاینی خزمەتگوزارە گرنگەکان هەم وەکو مەدرسەیەک هەم وەکو توانین بڵێن کۆلێژێکی پێگەیاندنی خوێندکارانی ڕۆژگاری خۆی لە عیلمی شەریعە و لە عیلمی پەروەردەی کۆمەڵایەتی و لە فەلسەفە و هەروەها هەتا بێت لە هەنێک بابەتی تاریخ و ئاین و جوغرافیا کە لەم مەدرسەیە وتراوەتەوە ڕۆژگارێک شوێنێکی و مەڵبندێکی گرنگی معریفەت بووە هەرچەندە ئێستاکە وەکو شوێنەوارێکی مێژووی ئێمە سەردانی دەکەین بەڵام هێشتا پایەکانی هەر ئەو شەئن و شکۆیەی ڕۆژگاری خۆیمان بۆ دەگەڕنەوە بەڵێ ئەتوانین بڵێن هەڵکەوتە جوگرافیایەکەی مەدرسەی قوبەهان لە جوانترین و لە خاوێنترین و لە پاکترین ژینگەی ناوچەی ئامێدیدا بنیادنراوە. ئەگەر لە مەدرسەی قوبەهان کۆنترین تاریخێک کە باس لە مەدرسەی قوبەهانەکرد یعنی مێژووی یەکەم جار بنیادنانی ئێرە بۆ کەی ئەگەڕێتەوە؟ مێژووی بنیادۆنی مەدرسەی قوبەهان ینی هەندێک ئەو بیناتی ئەم نوکە نۆڤ ئێستا زەبرێت بۆ سادی 16 زۆینی سەردەمێ سوڵتان حسین وەلی و حکمڕانی لەوێ دەڤەرێکی یا ساڵ 1534 حتى 1576 تقريبا 44 سال حكم في دەڤەرێکی ئەف مەدرسەیش ئێکش ئینجازاتێتویە سوی سەردەمی دەوتیا دروست کرد يعني تقريبا 600 ساڵ لەمەوبەر و هەندێک هەنەش بێ مەدرسێ مزگەفتە کەوتە دەرەوەی ئەو هي مەدرسێ ئەو کەڤنترە ینی ڕەنگە سەدێ بەری 1600 ساڵ هەت بیدە دروستکردن لە سەرەتای هاتنی ئیسلام بوو ئێرە مزگەوتێک لەوێ دروستکرێت دوای ئیسلام سەدەنەی زۆینی تقریبا دروست کردیا و بەلگایش بۆ یەکێ چونکو دەمی هەندێک تەنقیباتێت مەبدەئی کردنیت سەرەتایی 2011 خۆت لە تەنقیباتەکە بووم لە تەنقیبات بوون هەندێک مەسکوکاتی دەرچوو لە مزگەوتە دەگەڕە بۆ ئەو مێژوویە دراوەکانی تەوقەکەیش لە ئیران لێدا بوو لە ئیران لە مزگەوتەکە حتا دیزاینی ئەو مزگەوتەیش تەماشاکەی بەردەکانی جیاوازن لەگەلەوە بەردەکانی گەورن نەقڕێکی دقیق نییە ئەوەی مەدرسەی بەردەکان هەموو تقریبا 40-50 لەسەر بنەمای ئەو مەوادانەی لە بیناسازی مزگەوتەکە بەکارهاتووە جیاوازی تێدا هەیە قەدیمتر لە ڕاستە ئەو مزگەوتەش بەس ینی هۆکار نەبوو بۆ دروستکردنی ئەم مەدرسەیانی مزگەوت قەدیمتر بۆ لێرە ئەوەش نێزیکی ژێدەرێت ئۆڤێژی بیە هەر ئەو مزگەوتیش پێک خۆتیە دوو باشە باشێکیشوەکی ئەیوانێکە پێدا بوو باشە دیتە جێ نوێژ بوو ئەگەر بە شێوازێکی زۆر کورت و خێرا باس لە پێکهاتەوە و پاشماوە شوێنەواریانە بکەین لە مەدرسەی قوبەهان هەندێرە مەزارێکمانەیە مەزاری محەممەد شوکری کە یەکێکە لە مامۆستاکانی مەدرسەی قوبەهان کە لە وڵاتی ئێرانەوە دێ و لە ڕووی مەزهبیشەوە شیعەیە لێرە دەرزەڵێتەوە پاشان ئەلێرە ئێرە دەیبینن کۆمەڵێک بەردی قەدیمترە مزگەوتێکە
کە بە پێی سەرچاوەکان ئەم مزگەوتە قەدیمترە لە مەدرسەی قوبەهان لە کۆنا مزگەوتێک لێرە هەیە ئێستاکەش عەقدەکەی و شوراکانی ماوەتەوە بەڵام پێک هاتەی بەردەکانی قەدیمترن یاوە دەتوانین بڵین کوالیتیان کۆنترە و دیزاینەکەشیان تا ڕادەیەک قەدیمترە بە بەراورد بە مەدرسەکەی ناوەوە یەکێکی تر لە بەشەکانی شوێنەواری قوبەهان ئەم مزگەوتەیە بەڵام مێژوەکەی کۆنتر لە مەدرسەی قوبەهانەوەتە زیاتر لە 1000 ساڵێک تەمەنیەتی لە سەرەتاکانی هاتنی ئیسلام لێرە مەدرسەیەک دروستەکرێ مزگەوتێک دروستەکرێ دەرگای ڕئیسی مەدرسەی قوبەهان لە بەشی خۆراوایە وەک دەبینن من ڕاستەوخۆ لە بەشی خۆراوا کە داغڵ دەبم یان دەچمە ناو مەدرسەکەەوە لە کۆندا لێرە لە یەکسەر حوشەیەک دێتە بەردەممان واتە حوشەیەک دێتە بەردەم مزگەوتەکە ئەگەر هاوڕیانم پێش شەکەون یان هەر بچمە ژوورەوە من باشە لەگەڵم دێن ئەمە دیارە لە کۆنا قوبەیەک لەسەر دەواازەکە بووە لێرە دەواازەیەک دێمە ژوورەوە ئەم بەشەی ئێرە حوشەی ناوەوەی مەدرسەکەیە مەدرسەکە بە شێوەیەکی گشتی چوار گۆشەیە لە باکوور لە باشوور لە خۆڕات لە خۆراوە هەموو بەشەکانن لە ناوەڕاستیشا حوشەیەکی با بڵێن کراوە هەبووە سەقفی نەبووە بەڵکو قەراغەکان و لێوارەکانی سەقفێ بووە ئەگە بەشی خۆراوە وەرگین ڕاستەخۆ بینین لێرە دەواازەکە دێت لەگەڵ چەند غورفەیەک و چەند حجرەیەک کە ئێستاکەش بە کوالیتێکی باش ماونەتەوە لەو بەشەی سەرەوەشی قادرمەی حەلەزۆنی هەیە کە دەچێتە بەشی سەرەوەی مەدرسەکە کە ئەتوانم بڵین لای باکووری دوو تاپقە هەرچە دەڵێن بە پێی مێژوو باوانی لەسەریان نووسیوە دەڵێ و تاپقی سەرەوە تا ڕادەیەک تازەترە لە بەشی خۆراواش دیسانەوە بە هەمان شێوە حجرە هەیە لەگەڵ مەطبەخ و شوێنی دروستکردنی خواردن و مانەوەی با بڵێن ئەو کەسانەی کە لێرە خوێندویانە لە بەشی خۆراواش کە گرنگترین ئەتوانین بڵین بەشە یەک ئەیوانی گەورە هەیە من هەوڵەدەم بچمە ناوی ئەگەر بکرێت لێرەوە بڕۆمە لە بەشی خۆراوا زۆر گرنگە لێرە ئاماژە بەوە بکەین ئەمە چوار پایەی زۆر جوان هەبووە دینگە کە بە بەردی دوو پارچە دروستکراون وەکو ئەلێرە بووە بە کەپرێک یان ئەیوانێکی سەرگیرا و بۆ بەشی خۆرئاوا لە خۆراوا دووشتی زۆر زۆر گرنگی لێ یەکەمیان قاعەیەکی زۆر گەورە بۆ دەرس خوێندن دووەمیشیان قاعەیەکی بچکۆلانەترە کە مەختوتاتی لێ بووە کە دەڵێن واتە کتێبخانە بووە شوێنی دەستنووسەکان بووە بەداخەوە دوای هاتنی ئینگلیزەکان بەشێکی زۆر نەک هەر بەشێکی زۆر تەواوی ئەو مەختوتاتانەی لێرە دەبندیان سووتێنن بە پێ ئەو لێکۆڵیناوانش کراوە و هەڵکۆڵینانەی کراوە خەڵوز و هینێکی زۆر دۆزراوەتەوە کە گەڕێتەوە بۆ سەردەما لە پشتەوەی بەشی خۆراواش کە هەوڵ دەدەین دوایی دیمەنەکان یا خود ئەگەر بکرێت لەگەڵ قسەکانی من دیمەنی حەمامەکە دابنرێت کە حەمام گەرماوێک هەبوو بۆ مامۆستایان و بۆ خوێندکاران و بۆ ئەو کەسانەی لێرە دەرسیان خوێندووە لە بەشی خۆراوا دەکەوێتە بەردەم بەشی خۆراوا بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین مەدرسەی قوبەهان بە شێوازێکی چوارلای لاکێشەییە واتە چوار لای هەیە بەڵام تا ڕادێک لاکێشەییە لە ڕاست و چەپدا شوێنی حجرە و هەیە و لە باکوور و خۆرئاواش بە هەمان شێوە لە بەشا بەتابەت لە بەشی باکوور کە ئەیوانێک هەیە و لە بەشی خۆرئاواش لێرە ئەم دوو غورفەیەمان هەیە یەکێکیان شوێنی دەرس خوێندن وەکە قاعەیەکی گەورەیە یەکێکیشیان شوێنی با بڵین مەختوتاتەکان بووە ئێرە بەشی خۆرهەڵاتی مەدرسەکەیە تەمەن ئەمە ڕووخێنراوە لە کۆنا هەمووی سەقفی هەبووە غورفە بووە نۆژان کراوەتەوە دایرەی ئاساری دهۆک بناغەکەی نۆژەن کردوێتەوە شتێک زۆر گرنگە لێرە دەمێ پیشانتان بدەم ئەگەر هاوڕێیان لەگەڵم هاوکار بن لە پشتەوە ئاشێکمان هەیە یاخود پاشماوەی دیوار و بیناسازی ئاشێک هەیە گەر بێنە سێبەرەکە لێرە جوانتر دەرەکەوێ لێرە ئاشێک هەیە نەک هەر ئەم ئاشا دووسێ ئاشی تریش لەولاتر هەن ئەم ئاشانە ئیشیان کردووە داهاتەکەشیان بۆ پشتگیریکردن و سەپۆرتکردنی لایەنی مادی دارایی ئەم مەدرسەیە بووە سەرڕایەوەش لە زۆربەی وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش ئێران و سووریا و کاتە کە کوردان لەوێ سەڵاتی سیاسیان باش بووە لایەنی مادی هاوکاریە مەدرسەیان کردووە لینکێکی باش لە نێوان ئەم مەدرسە و جیهانی دەرەوەی خۆیدا هەبووە کە لێرە ئەم مەدرسە وەکو باسمان کرد لە هەڵکەوتە جوگرافیاکەیە
شوێنێکی زۆر زۆر گرنگ بووە ئامێدی ڕاستەخۆ بەرامبەرمە لە کۆندا بە قادرمە بەبەرت لێرەوە ڕێگایەک دروستکراوە بۆ ناو ئامێدی بۆ دەواازەی ڕۆژهەڵات واتە مەدرسەیە ڕاستەخۆ بەسراوەتەوە بە شاری ئامێدیەوە یان ئێستاکە کە قەزای ئامێدیمان هەیە کە ئامێدی لە بەرامبەرمە مەدرسەکە بەسراوەتەوە بەم شارەی پشتەوە کە بینین لەسەر ئەو لووتکە چیا تەختە هەیە لێرە دەرەکەوێ ئەمە لێرین لە ناو باخەکانین ئەو ڕووباری سۆلاف یا چەمی سۆلاف ئاوی سۆلاف لە بەردەم مەدرسەی قوبەهان دەڕوا ڕێگایەکی بەردی هەبووە ڕاستە و ڕاست ڕێگای پیادەڕەوی بەبەر دروستکراوە بۆ کوێ بۆ ناو ئامێدی بە شێوازێکی گشتی مەدرسەی قوبەهان شوێنێکی گرنگ بووە هەر لەبەربوونی ئەو ئاوە و ئەو جەوە سروشتیە لێرە توانیویانە مەدرسەیەک دروست بکەن کە زۆر گرنگ بێ لە ڕووی پێگەیاندنی خوێندکاران و مامۆستای گرنگ لە جیهانەوە بێنە ئێرە لە ناوچەکانی تی کوردستانەوە بێنە ئێرە علومەکانی و کاتێکە گرنگی پێدراوە زیاتر علومی شەرعی و فەلەکیاس و کیمیا و هەندسە و حتا طوبیش لەم لێرە دەرسی لەسەر خوێندراوە یاخود ئیشی لەسەر کراوە. ماسایوار ئەگەر باس لە مەدرسەی قوبەهان بکەین ئەو بیناسازی ئەو ڕۆژگارە ئەمەی پێ دروستکراوە ئەو مەوادانە لە مەدرسە بەکار هاتوون مەوەدت کۆتی نابکۆرینەوەی سەردەمی دۆ بەر بوون بەرێ بۆزی بوو بەردەکان هی ئێرە ئەو منتەقەیە کانی بەردی ئەم بەردانە لێرە بەردەی منتەقەیە لە تحتی سولۆف هەیە تحت سۆلاف مصطلح علمی پێدانێن دوڵومۆیت ئەو بەردە بوو لەگەل هەمووش بە نەقرە تاشراویشە بە نەقری کراوە بە ڕێکوپێکی و هەروەسە کەسریش با کۆرە هەتووە ئەو کەس لە نەوەکو چیمانتو ئێستا 200 دەبیتە بەقوترە مادی قسە 200 ساڵ کەس لە دەبیتە بەر هەروەسە کەرپیچش بە کۆرەتووە تقریبان ئەو کەرپیچەش قیاسەکۆنی خشتەکانی ئەو کەرپوچانش لێرە دروستکراوە هاوردە نین پۆنیەکەی تقریبان 5 سنتیمە 10 سنتیمە و فرۆنەکەیژی 20 بسەها و هەروەسە ڕسۆسیش بوو ئەو ستینۆنە بە کار هاتووە بزوازان ستونەکان یەک پارچەیە تاشراوە دوو پارچەنە لەسەر ستینەکەیش تاجێک تێدا تاجێک هەیە دوایترەوە 4 قوبەی لەسەرەوە ڕەبت کراوە بەس مامۆستایوار کاریگەری بیناسازی با بڵێن کوێ لەسەر ئەم مەدرسە بچکە هەنێکی زۆر جوانە کوردانەیە بەڵام هەنێکیشی تەسەورەکەم عەقدەکان تۆزێک تەسیری بیناسازی هەتا توانم بڵێم وەکو ئێران یان هەنێک لە بیناسازی ڕۆمانیشمانەیە عەقدی تاثیرە بیناسازی هەمی دەبێرە سەر ئەو ستینەت ئەسڵ دا ستینەت عمود ئەیونی ئیون دەرکەتینە نفسی تۆجو لەسەر هەی ئەف تەڕۆزە مەسەلەن ئۆبۆکردنەوەی زۆربەی طرازة وبكنا بها يعني حتى الحلبة هي مزقافة صلاح الدين أيوبي القاهرة هي يعني فروانة بس من أول بيني كبنا سازي بلين تأثيري ش يوناني يعني بابلين روماني ش كردي ش عربي وكو أمانش لو نبوا بنا سازي كي ستاندرد دروس كان شو الله شويني كي جهاني به لو روجاري خوي بوي مدرسة كجرين بيت يعني بو أمانج أو نكرا بله بالراسته ما مستأجر بس ل أو بكين أو مدرسة هي كم بشا يعني بابلين مساحة كي قد أو دقيقة إيش نبي جرينيا بس أو زين بشا كاني مساحة مدرسة تقريبا تخطيطي مستطيل مساحة دوري 800 متر مربع 800 متر مربع بيك ديتن 5 باشا رئيسي درجات كبيرة نوارست روش أوباية نوارست روش باشي بوكوريش بيتا دو حجرات دونار قال مخزنة كي ونوارست بيتا جهة دست نوششتني او لکاتی خویدا لسولاف دینا برای بوری فخاری انا بی فخاریه حتی دگاتا ایره و دوتر حوزی تدابو جگای دستوشتن دوتر دایتا نوراست مدرسه حوشه او شنی استعمالی نکن هذا حوشه کی کرا یعنی سقفی نبود انا سقفی نبود نوراست کاش نافوری تدابو دوتر او بچوبولای او جگای دکویت مطبخ دکویت لوي روشهلات سي غرفة لها بحال الحجرة لقى المطبخ أو هذا كويتر لوي روشهلات
ئەو لە نۆ بن مەطبەخەکە ڕۆشت بۆ حەمام و چوو سەر ڕووبار لۆی ڕوش ئەوەش سێ حوجرەی تێدا بوو لۆی ڕوشەلۆت لە هەموو گرێتە قوعی خوێندن تێدا بوو ئەوەی ناوەڕستەکە قوعی خوێندرە ئەوەی ئەو بەرەش جێگۆی مەکتەبە بوو لە کۆتی خودە مەکتەبەکەی 200 مەخطوطەی تێدا بوو هەمووی بە ناوی سڵتان ختمی سڵتان حسێن لێدا بوو ئەوەی ژوورێکژی لە دەکەویتە سەر ڕووبەر تەنیشت قوعی تەدریس ئەوەی جێگۆی مامۆستا بوو بەشی پێنجەم ئەو بوو مزگەوتە و لەگەڵ لە دەرەوەی ئەو جێگۆی ئێستا شارع بوو لە کۆتی خۆیدا چەند خانوویەک دروست بوو نەفس و دیزاینی مەدرسە بوو مامۆستایانی بەڵام ئێستا شوێنەواری وازام خانوەکان نەماوە ناما دیواری مایە هەندێک لەناو باخەکەی ئەو بەرە لەناو باخەوە دەست بەس ئەگەر باز لە گرنگی بکەین چونکە ئەم مەدرسەیە ئەمەژە پێدەم لێرە چەند جزئێکی بەشە دیتر هەنا هەر تەکمیلایەنە بۆ تەواوکردن مەدرسە ئۆشی ئاغا بوو لەسەر ڕێگۆ دەبینی دوو سێ جێگۆی ئۆشی ئاو هەبوو هەر ئەو ئەش لە کۆتی خۆیدا واریدات بوو بۆ ئەم مەدرسەیە وەکو سەرێکی ئابووری واریدات حتا لە ئیران داد بۆ ئەو مەدرسەیە وەکو وەقف ئیشی ئەو مەدرسە پێ تەواویت کرد و ئیدارەی ئەو مەدرسە پێت کرد هەروەسا لە کۆتی خۆیداش هەبوو واریداتی مەدرسە لەسەر بوستان بوو حتا دوکان هەنە لە ئامێدی بەناوی مەدرسە بوو یعنی توانین بڵێن بە تەواوی ماناکان کۆلێژێکی بەهێزی زانستی ڕۆژگاری خۆی بووە چونکە لێرە مەدام شوێنی خواردن و وەتەمان شوێنی کەمپێکی و کەمپێکی مانەوەی مامۆستا و زانکۆیەکانی ئێستا بووە ئەگەر باس لە خوێندن لەو سەردەمە بکەین چەند زانست لێرە خوێندراوە زانستە شەرعیەکانە تاریخە ئەو زانستە لێرە دەخینن 12 زانستی ئیسلامی بووین نەحو بوو سەڕەف بوو بەیان بوو معانی بوو کەلام بوو حەدیث بوو تەفسیر بوو تاریخ بوو هەروەسا علومێت حدەسی و حیساب و جغرافیا و نجوم و طب و زانستەکانی تری زۆر باشە هیچ مامۆستایەکی دیار یان باڵێن چ لێرە مامۆستا بوو یا خوێندکاری ئێرە بوو بێ دواتر لە باڵێن لە ئامێدی یا لە بەهدینان لە کوردستان جێگە دەستیدار ئەو مامۆستا مەسەلەن گەلێک لێرە بوون دەمێ خودات قوتابی بووینە وەفەقە بووینە و دیمەیگە بینە زۆنال بێ مەدرسێ دەست گوتینە خەلکێکی وەکو مەلای حەیە مەزیری مەلە خەلیلە سەردی محەممەد بۆقڕی ئیمام یوسف پێڵێن ئۆخر ئێکش مەسەلەن محەممەد شکری مفتی خەلکی ئەو دەڤەرەیە هەموو تەلەبە تەڵەبە بوو دواتر لێرە ڕاستە یعنی هەموو بەرهەمی ئەم مەدرسەیە ون و زانا گەورانەی ئەوەش لە مەدرسەیە خوێندن مەسەلەن حتا ساڵ 1960 تێدا هەبوو ئێرە تا 60 بزان لە 61 لە دایرەی ئاساری عراقی بە شوێنەوار هێنیە کات سەورەی کوردی شەر لە نیوان عەبدولکەریم قۆسم و مەڵە مەستەفای بارزانی سەورەی ئەیلول لێرە کۆتایی پێدێن وەزانم قاتی دوو قاتیش بوو بەس ئێرەی قادرمە هەبوو دوای مەسەلەن لە کۆتی خوددا و قاعی تەدریس لەوانەیە پێش 200 ساڵیش ڕووخاوێت ئەوە ئیزافە کرد ئیزافە کراوە ئەوەی دیتر سەرەکیەکەی یەکەم جۆر لە سەدەی 16 ئەوم تەواقع ناکەم ئەوە دروست کرده بیت یەک قاتەوە بڵین تازە کراوە دەست خۆش بەشی باکووری مەدرسەی قوبەهانە تاریکە وەک دەبینن عەرزەکەی پڕکراوەتەوە لێرە قادرمەیەک هەیە پلەکانەیەک هەیە پەیژەیەکی بەردین هەیە کە بە دروستکراوە بۆ ئەوەی بچینە سەر لە کۆندا بچنە سەر سەقفی مەدرسەی قوبەهان ئەگەر هاوڕێیان ئاگیان لە خۆیان مێچکە مەترسی ڕووخانیان ئەگەر ئەوە هەیە هەر گرفتێکی تر لێرە ڕوودا بڕۆنە سەرەوە دەکە لێرە قادرمەکان دەرەکەوێت توانم بڵێم بیناسازی یاخود هەندەسەیەکی زۆر جوان 6 سەدە لەمەوبەر لێرە بۆ ئەم مەدرسەیە دروست کراوە دەبینین بەردەکانی بە شێوازێکی زۆر جوان هەموو یەک پارچەن لەسەر یەک دانراون بە شێوازی حەلەزۆنی هیلالی لە شوێنی خۆی سەقفی مەدرسەی قوبەهانە کە وەگە بینن لە کۆندا بەم ئەندازەیە بە چواردەوری مەدرسەکەیە
سەقفە بواتە حەوشەکە لە ناوەوە کراوە بووە دیمەرێکی زۆر جوانی هەیە مرۆڤ تاوان بڵێم هەست بە ئاسوودەیەکی زۆرەکە دێتە ئێرە کەشوهەوایەکی زۆر فێنک و هەوایەکی زۆر هێورکەرەوە و ژنگەیەکی زۆر خاوێنی هەیە مەدرسەکە لێرە لەسەر بانەکەی حەوشەکە لە ناوەوە دەرەکەوێت ئەمەش سەقفی بەشی خۆراوای مەدرسەی قوبەهانە لێرە توانین بڵێن ئاشەکە کەوێتە پشتەوە حەمامەکە لە بەردەمیەتی و لێرە شەقامی سەرەکی بووە لە کۆندا هەندێک خانووی لێبوو بۆ مامۆستایانی ئەو مەدرسەی لێرە دەرزیان و تۆچکە ئێرە بەستەنا شوێنی مانەوەی خوێندکارەکان بووە شەقامێکی ئێستش شەقامی سەرەکیە شوێنی هاتنی ئەو میوانانەیە سەردانی ئێرە دەکەن و بەشی باشووریشی گەرماوەکەی لێبووە بۆ دانیشتوانی کۆنی ئەم مەدرسەیە من هەوڵەدەم بچمەوە خوارەوە لێرەوە بەحکمی خۆت هەم وەک شوێنەوەڕاستی دەڤەرەکە و هەم چالاکێک و لێکۆڵەرێک ئەگەر کۆتا نۆژەنکردنەوە کۆتا ئاوردانەوەی حکوومەتی هەرێم لەم شوێنەوارە مێژوویە یاخود داواکاریەکی بەڕێستان کێمە ئامانجمان ناساندن و گرنگیدانە بە شوێنە مێژوویەکانی کوردستان کۆتا جارکەی ئێرە چی بۆ کراوەیان بەڕای تۆ چی پێویستە بۆی بکرێ وڵی لە سەردەمی خۆ لە 2007 دۆیرەشینەوەری دووک زۆر هەولیدە ئەو خواندنگەها بێتە نوێژەنکردن ساڵی 2006 چەندین جۆرە راپۆرت کەشف ئەمە ڕاوانەی حکوومەتکردنی لە 2011 ئەوە بۆ موافقەی 440 میلیۆنی کرد حکوومەت لەو کۆتە ساڵی 2011 کابینەی حەفت کردت بە مقاولەی شەریکە ئیرانی ئەوە بۆ جزئێکی تەنفیزکە لە پرۆژەکەی دواتر پروژه لە 2014 240 ما بوو ئەو ئەکە تەنفیس مباشر لە 2014 جەماعەتی شوێنەوەری خۆمان لە دهوک بە شێوەی تەنفیس مباشر ئیشی تێدا کرد دو سێ مانگەک ئیشی تێدا کرد زۆر ئیشیش تێدا کرد بەدەین ینی پارەی خەڵک مالای دواتر ئەو ئەزمەی مالیەک دروست بوو تا ئێستا پارەی پروژەش ینی 197 میلیۆن مایە لە بانک تەمانە دەکەین لە حکوومەت موافقەی ئەو پارە بدات ینی زۆربەی زوری ئەو پروژەی وێرانە پێنوژەنی دەکرێت ئەوە دەبینی بەچەوەی خۆی ئەوە کەس لاوە 6 ساڵە لێرە هەموو لەبەرەوە هەستم کرد کۆمەڵێک مەوادی نۆژەنکردنەوە لێرە هەبووە هەمووی حاضر بوو ئێستا جەماعەتی دایرەی خۆمەنشینەوە ینی ئیش لەو پروژەیان کردیە پێشانی ئێوە دەدەین دواتر بە شێوەیەکی ڕێک و پێک و پۆرەی لێرە چەند قاعەکان بناغی ئەوکان دروستکراوە لێرەش هەر کرابوو ئیشکرابوو لەسەری ئیشی تێدا کردووە نزیکی عاملی خەڵک کاتێ لێرە عاملی کردی ئەوە 6 ساڵە پۆرەی خۆمان ڕاستە ئەوەش تەواقع دەکەم حتا 40 میلیۆنی خەڵکی لێیە هێشتا نەشدراوە ڕاستە خۆشبەختانە چەند غورفەیەک بە باشی ماوەتەوە بۆی ئەمەش یارمەتی دەرێکە بۆ نوێژەنکردن ئەوە بەشی ڕۆژهەلات هەمووی چوی ئەمە دەتوانین لە کوپی بکەین نەفسی ئەوە نەفسی بەردوو باوە دەکەن هەمووی حاضرە لە کۆتی خوددا ئێمە حاضر کردی چەند بەرد لە دەرێوەمون هەر بەردیکاون بە تەسەرسلی دنیا بە تەرخیم و دواتر ئەو ئازمەیە ڕوویدایە لە کۆتی خۆی داشت مەسەلەن ژێدەری ئەو گەرەنگ بووە مەدرسەیە ئەو لە سولۆف هاتووە ئەو مەدرسەیە حتا حەمام هەبوو لەو مەدرسە دەکەویتە لەسەر ڕووبار لە بەرەی دەکەویتە بەری ڕوش ئەو ڕووبارە هەر بە ئاوی ڕووباری سۆلاڤ بەناوبانگە ئاوی سۆلاڤ یان ئەوی سولۆڤە حەمامەکە دەکەویتە ئەو بەری ڕووبارە بۆ شوور هیچ شتێکی دیگەرنتە هەیە مەسەلەن ئەوان و کەم مەرقەدێک لێرە پێڵێن مواقەدی ئەوە ئۆخر مۆمۆستای لێرەن دەرس دەگوتنە محەممەد شکری ئەوە لێرە مەقەدەکەی لەسەر دەروازەکەی دیتر ئەوەی محەممەد ئیمام یوسف بیانن محەممەد باقەرە ئەوانێک کە مامۆستای ئێران لە کۆتی خوددا لە ئێران هەتیە مامۆستا بوو لێرە بەڵام لێرە وفاتی کردووە وەکو ڕێزێک بۆ مامۆستاکان لێرە مەرقەدیان خەڵک تشتێکی دیترش ئەمە مەدرسەیە وحید بوو لەوێ منطقێ کوردستانی خڕێ کوردستان
جاویستمەوە بڵێم چکەوەی من دیراسەم کردوێ هیچ مەدرسەیەکی تر لە بەهدینان یان لەم هاوشێوەی ئەم نەمانە ڕاستە لە کۆتی خودە تەڵەبە هەموو دەوێت کوردستانێت هاتنە پێ مەدرسێ زۆر جار لە مزگەوتەکان خانەقا و تەکیە و وانە هەبوون بۆ خوێندن بەڵام هیچ مەدرسەیەک تایبەت بۆ خوێندن وەکو ئێرە نەبینی ئێرە نەبوو هەموو زانستێت ئیسلامی تێدا خواندبن قوتابی هەمی دەوێت کوردستانێت هاتن و حتی دەرەوەی کوردستانێژ هاتن زانینگەهەیان بن خواندنگەهەیە تێدات خواند و وەختێ خلاص بوو ئیجازە فەقاتیەت دایە بۆ فەقە ڕسمی حتی الوێ زانینگەهەیە پەیوەندی هەبوو لەگەڵ زانینگەها ئەزهەرە وڵاتە مەسرەیە هەر لەسەر بنەمای زانستی یانی ئاڵوگۆڕی ناردنی خوێندکار بۆ ئەوە هاتنی مامۆساکانی وان بۆ ئێرە لەسەر ئەو بنەمای تەڵەبە مەسەلەن لێرەوە ڕۆشتووە بۆ ئەوانیش هاتینە ئێرە ئەوەش مێژوویەکی جوانی ئەم مەدرسەیە چکە گەر ئاستی زانکۆیە حتی مثلا برنامج ئەمەژە بێدە زۆربەی عناصرت بێت معماری يدبي مدرسة نفس عناصرات مدرسة حلب دويتين وصلاح الدين أيوبي القاهرة جاي بەڵێ عزیزان دەمەوێ مەدرسەی قوبەهان جێبهێڵم مەدرسەیەک کە ساڵانی 1534 زاینی بنیاد نراوە هیوادارم هاوڕێمان بوو بن کە توانی بێتمان گوزەرێکی جوان بە مێژووی بنیادنانی مەدرسەی قوبەهان و هەروەها هەڵکەوتە جوگرافیایەکەی و گرنگی و ڕۆڵی مەدرسەی قوبەهان لە ڕۆژگاری خۆیدا بۆ هیوایەین لایەنە پەیوەندیدارەکان زیاتر و باشتر و گرنگانەتر و دڵسۆزانەتر ئاوڕ لە مەدرسەی قوبەهان بدەنەوە لە میانی پارێزگاریکردنی و هەروەها نۆژەنکردنەوەی تاوەکو شوێنەوارێکی تری کوردستان هەرشاد بن.